3, 2, 1. بەشی واڵایی هەروە دەبێتە شوێنێکی پڕ لە کار و چالاکی. وەک جۆرێک لە نوێکردنەوە دەچێت. سەرنجام کەرتی بازرگانی دەستی بە گەڕانەوە کردووە و هەندێک کاری سەرنجڕاکێش ئەنجام دەدات. ئەو شتانە نەک تەنیا بەرژەوەندی بەداهاتوی مرۆڤ لە واڵە بەڵکو بە خەڵکی ئێستای سەرزەویش دەگەێنن. ئێمە دەوری 200 سەتەلایتمان دامەزراندووە کە ڕۆژانە وێنە لە سەرانسەری زەوی دەگرێت. پێش ئێمە وێنەکانی سەتەلایت ساڵانە یان بە چەند ساڵ جارێک دەگیران. ئەو وێنانە پێشکەوتنی فرەکارگەی تێسلایە لە ماوەی ساڵکدا نیشان دەدات ئەوانش لە بەندەرێکی میسرن. ئەو تەکنۆلۆجیە پرۆگرامی وای هەیە کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کارتێکردنی بەسەر ژیان لە سەرزەویدا هەیە. دەکرێت زانیاریەکە بۆ باشترکردنی بەرهەمی دەخلودان بەکاربێت کە وەرزێران بڕیار بدەن کاتی ئاودان و کوددان چ کاتە. چونکە ئێمە لە چرخی زەویڕا بەرهەمی دەخلودان دەبینین یان کۆمپانیاکانی نەخشەبەرداری بازرگانی بە کەڵکی بێنن بۆ ئەوەی کارەکان پێ باشتر بکەن وەک لەسەر هێڵەکە دەیبینین یان حکوومەتەکان بۆ کاری وەک ئاسایشی سنووری یا وەڵامدانەوە بە کارەساتی سروشتی کەڵکی لێوەربگرن. سەتەلایتەکانی تر بۆ مەبەستی ئاسایشی نیشتمانی بەکاردێن. هەر چەند مانگێک لەمەوە بەر سەتەلایتێکمان خسە کار هاوشێوەی ئەمە بوو بەڵام پەیوەندی لە ڕێگەی سەتەلایتەوە هەبوو. توانیمان لە هەر چرکەیەکدا پەیامێک بە ڕێژەیەکی بەرزی 200 میگابایت بۆ سەر زەوی بنێرین و سەتەلایتەکان لەگەڵ یەکتریدا پەیوەندیان هەبوو. هەمان ئەو سەتەلایتانە دەتوانن کاری چاودێری دراوسەکان کەن بۆ ئەوەی لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی و هۆشیارکردنەوەی دۆخی واڵایی دابن. شتێکی تر کە بە دەوری چرخی زەویدا دەسوڕێتەوە بنکەی واڵایی نێونەتەوەیە. ئەوی ژوای کردووە شوێنێک بۆ هەندێک کۆمپانی گەورە و ناوەندەکانی لێکۆڵینەوە بن. ئەوە ئەزمونگەی نیشتمانی واڵایی ئەمریکایە و زانایانی واڵایی لە نێویدا گەلێک ئەزمون ئەنجام دەدەن کە لە سەر زەوی ناکرێت. کاتێک هۆکاری هێزی ڕاکشان لابەری کە ئێمە لێرە لەسەر زەوی هەمانە کارتێکردنی دیاریکراو دەبینی وەک شتەکان نەدەکەونە سەر ئاو و نەدەچنە ژێر ئاو و نەگەرماش دەگوازرێتەوە. ناوەندی واڵایی نێونەتەوەی ڕۆژانە 16 جار بە چرخی زەویدا دەسوڕێت کە ڕوبەڕووی پلەی سەرما و گەرما و تیشکدانەوە دەبێت کە دۆخ و ژینگەیەکی گونجاو بۆ ئەزمونکردنەکان دەخۆڵخێنێت. هەندێک ئەزمون لەسەر ئەو ناوەندە وەک ئەمەیان یارمەتی بەو نەخۆشانە دەکات ئێسکی لەش لە کیس دەدەن ڕەنگە بەرژەوەندی بە ژیان لەسەر زەویش بگەێنێت. هەروەها دەتوانن یارمەتی بە داهێنانی مرۆڤایەتی لە داهاتوودا بۆ لێکۆڵینەوە لە قوڵایی واڵا بکەن. بە چاولێکردن لە دەستانی ئێسک و ماسوولکە لە ژینگەی واڵا و ئەو کارتێکردانەی کە کەمی هێزی ڕاکشان دەتوانێت لەسەر سیستمی بایۆلۆژی ئێمەی هەبێت. ئێستا دەرفەتێکی زۆر باش لە واڵادا هەیە. هەسارەی مارس یەکێکە لەوانە. لە دەمێکدا ناسا کار لەسەر ناردنی مرۆڤ بۆ سەر مانگ و هەسارەی مارس دەکات. بنکەی واڵایی لە نزیک زەوی و دوورتریش دەبێت بە بەرەیەکی کۆتایی بۆ ئەوەی کاری لەسەر بکرێت.